سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی شەمە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. خەباتی ژنان دژ بە حجابی ئەجباری و شەپۆلی دروشم نووسین لە کوردستان و ئێران، گواستنەوەی هێز بۆ سەقز و گوشاری ڕژیم بۆ سەر کاسبکارانی سنا، سەپاندنی سزای قورس بەسەر 4 بەندکراوی سیاسی لە بانا، شەپۆلی دەست بەسەرکردنی هاوڵاتیان لە شارەکانی کوردستان، نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئاواتی گیانبەختکردووان لە چەند شاری ئێران، هێرشی گەشتی ئەرشاد بۆ سەر ژنانی دژبەری حەجابی ئەجباری لە گۆرگان، ناڕزایەتی خەڵکی تۆرۆتۆغڕوودی نەتەنز لە ئاز لە ناوبردنی ژینگە، توشبوونی نزیک بە 15 ملیۆن منداڵی ئێرانی بە کەمخۆراکی و درێژە خۆپیشاندانەکانی دژ بە بەشار ئەساد لە سووریا. درێژە هەواڵەکان. خەباتی ژنان دژ بە حەجابی ئەجباری و شەپۆلی دروشم نووسین لە کوردستان و ئێران. بەپێ ئەو وێنە و ڤیدۆیانێ بەدەستمان گەیشتووە کچانی ئازا و بوێر بە تووڕدانی حەجابی ئەجباری لە شوێنە گشتیەکان حازر دەبن و لاوانی شۆڕژگێر لە شارەکانی کوردستان و ئێران دیواری شارەکان بە دروشمی دژ بە حکوومەت دەنەخشێنن. بەپێ ئەو راپۆرتانێ بەدەستمان گەیشتووە کشان و کوڕانی ئازادی خواز و بەرابەری چەڵەب لە شارەکانی مەهاباد، سنا، سەقز، مەریوان، تاران، کەرەج، ئیسفەهان، زاهێدان، عێراق، ڕەشت و چەند شاری دیکە ئێران لە نێو شەقام و کۆڵانەکانی شاردا تراکت بڵاو دەکەنەوە و داوا لە خەڵک دەکەن بۆ ساڕۆژی شۆڕشی ژینە بەشداری بەرێنیان لە ناڕزایەتیەکان هەبێت. هەروەها ژنان و کشانی بەرابەری تەڵەب وی ڕای هەڕەشە و گوشارەکانی کۆماری ئیسلامی بە تووڕدانی حەجابی ئەجباری لە شوێنە گشتیەکان حازر دەبن و درێژە بە خەبات دژ بە ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی ئەدەن. سەردانی گۆڕی نەمادینی ڕامین حسێن پەناهی لەلایەن دایە شەریفە. ڕۆژی هەینی 17 خەرمانان دایە شەریفە دایەکی هەمیشە زیندوو ڕامین حسێن پەناهی هاوڕێ لەگەڵ بنەماڵەکەی لەسەر مەزاری نەمادینی ئەو گیانبەختکردووی ڕێگەی ئازادی و بەرابەریدا کۆبوونەوە و ڕێزیان لە یاد و بیرەوەرەکانی گرت. دایە شەریفە دایکی ڕامین حسێن پەناهی لە 5مین ساڵیادی لە سێدارەدانی ڕامین جارێکی دیکە بە دوای گۆڕی کوڕەکەی داگەڕێت. چووە خاوەرانی قوروە و ڕوو بە ڕامین وتی: نەتم دۆزیەوە شەهید ڕامین، باوکی شت بە ئەواتەوە بەجێمانی هێشت، هەموو خاوەرانی تارانیش گەڕام بەڵام گۆڕەکەتم نەدۆزیەوە. بەرە بەیانی ڕۆژی شەممە 17 خەرمانانی 1397 هەتاوی سێ زیندانی سیاسی کورد بە ناوەکانی ڕامین حسێن پەناهی، زانیار مۆرادی و لوقمان مۆرادی لە زیندانی ڕەجای شاری کەرەج لە سێدارەدران. دوای 5 ساڵ حکوومەتی ئێران هیچ ڕوونکردنەوەیەکی لەبارەی لە سێدارەدانیان نەداوە و ڕەدی کردووەتەوە تەرمەکەیان ڕادەستی بنەماڵەکانیان کات و شوێنی ناشتنیان ڕوون نییە. گواستنەوەی هێز بۆ سەقز و گوشاری ڕژیم بۆ سەر کاسبکارانی سنا. بەپێی هەواڵی گەیشتی و ڕۆژی پێنجشەممە 16 خەرمانان ئێدارە ئیتڵاعاتی سنا گوشاری بۆ کاسبکارانی ئەو شارە هاوردووە تاکو لە کاتی ناڕزایەتیەکاندا فیلمی دووربینەکانیان ڕادەستی ئەو ناوەندە ئەمنیەتیە بکەن. هەروەها ڕۆژی هەینی 17 خەرمانان چەند هێلیکۆپتەری سوپای پاسداران هێزی سەرکوتیان بۆ شاری سەقز گواستوەتەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئێدارەی ئیتڵاعاتی سنا بە دوکاندارانی ئەو شارەیان ڕاگەیاندووەکە ئەبێ هاوکاریان کەن و فیلمی دووربینەکانیان پاش خۆپیشاندانی خەڵک ڕادەستیان بکەن، بەڵام کاسبکاران ڕەدیان کردەوە هاوکاریان بکەن. هەروەها لەگەڵ نزیکبوونەوە بە ساڕۆژی قەتڵی حکوومەتی ژینامینی و دەستپێکی شۆڕشی ژنجیان ئازادی، ڕژیمی سەرکوتگەر هێزێکی زۆری لە شارەکانی دیکەوە بۆ سەقز گواستوتەوە و بەردەوام سەرقاڵی دامەزراندنی دووربین لە گۆڕستانی ئایشی و شەقامەکانی ئەو شارەن. سەپاندنی سزای قورس بەسەر 4 بەندکراوی سیاسی لە بانا. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا یوسف ئەحمەدی تەمەن 38 ساڵ و خەڵکی بانا
لەلایەن لەقیەکی دادگای انقلابی سنا بە تۆمەتی شەڕی چەکدارانە دژی حکوومەت سزای سێدارێ بەسەردا سەپاوە و سێ هاوڵاتی دیکەش بە ناوەکانی محەممەد کەریمی، باست کەریمی و محەممەد فەیزی بە تۆمەتی هاوکاریکردن سەرجەم سزای 65 ساڵ بەندکرانیان بەسەردا سەپاوە. یوسف ئەحمەدی، باست کەریمی و محەممەد کەریمی و محەممەد فەیزی ڕۆژانی شەممە و یەکشەممە 6 و 7 گوڵانی 1399 بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حەزبەنێرەکانی ڕژیم بە شێوەیەکی دڕندانە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیسلاحاتی سنا گوازرانەوە. یوسف خێزاندار و باوکی سێ منداڵە و هێزە حکوومەتیەکان لە کاتی دەستبەسەرکردنیدا لە پێشچاوی ژن و منداڵەکەی تەقەیان لێکردووە و لاقی پێکراوە. ناوبراو لە ماوەی بەندکراندا لە دەستڕاگەیشتن بە دەرمان، پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەی بێبەش و هاوڕێ لەگەڵ سێ هاوڕەکەی دیکەی بە سەختی ئەشکەنجە دراون. شەپۆلی دەستبەسەرکردنی هاوڵاتیان لە شارەکانی کوردستان. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەک بە ناوی حەیدەر سەمەدی لە دیواندەرە هۆنەرمەندێکی خەڵکی دێهلۆران بە ناوی وەچەند دووستی و سێ لاوی خەڵکی شاری سەلاسی باوەجانی بە ناوەکانی تەحسین یوسفی، فەردین سەداقەت و موسلیم حەمدی لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەرکراون. بە پێزانیاریەکان حەیدەر سەمەدی خەڵکی گوندی شەقاڵەی دیواندەرە ڕۆژی چوارشەممە 15 خەرمانان بە لێزانی وەشکەنجە لەلایەن ئیسلاحاتی سوپای پاسدارانەوە ڕەفێندراوە. هەروەها لە هەمان ڕۆژدا هۆنەرمەندێکی خەڵکی دێهلۆرانی ئیلام بە ناوی وەچەند دووستی بەبێ بەڵگەی قەزای لەلایەن ئیسلاحاتی ئەو شارەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. لە لایەکی دیکەوە هێزەمنیەکانی ڕژیم کاتژمێر 3 بەیانی ڕۆژی دووشەممە 13 خەرمانان هێرشیان کردوەتە سەر ماڵی سێ لاوی خەڵکی سەلاسی باوەجانی بە ناوەکانی تەحسین یوسفی، فەردین سەداقەت و موسلیم حەمدی و هەر سێکیان دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیسلاحاتی کرماشان گواستوەتەوە. شایانی باسەکە هێشتا هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری بەندکرانی ئەو پێنج هاوڵاتیە لە بەردەستانیە و بە دووەداچوونی بنەماڵەکانیان تا بە ئەمڕۆ بەیاکام ماوەتەوە. گواستنەوەی پوریا جەواهێری لە زیندانی کامیارانەوە بۆ زیندانی سنا. 2 هەفتە لەوە پێش پوریا جەواهێری هاوڵاتی تۆمەتبار بە محارەبە لە زیندانی کامیارانەوە بۆ زیندانی سنا ڕاگوێزرا. بە پێزانیاریەکان تاکو ئێستا کۆبوونەوەی پێڕاگەیشتن بە تۆمەتەکانی پوریا جەواهێری بەڕێوە نەچووە. مانگی گەلاوێژی ئەمساڵ مستەفا ئەحمەدیان پارێزەری پوریا جەواهێری باسی لەوە کرد کە دۆسیەی ئەو بەندکراوە بە تۆمەتەکانی محارەبە لە ڕێگەی کوشتنی بە ئەنقەستی کادرێکی نظامی، ئەندامەتی لە گروپە دژوەرەکانی نیزام، چالاکی تەبلیغی دژی نیزام و لێزانی بە ئەنقەستی چەند هێزی نظامی ڕادستی لە قیەکی دادگای انقلابی سنەکراوە. پوریا جەواهێری ڕۆژی 8 سەرماوەزی 1401 پاش بانکێش بۆ ئیسلاحاتی سوپای کامیاران دەست بەسەر و کۆتاییەکانی مانگی ڕێبەندانی 1401 لە گرتوخانەی ئیسلاحاتی سوپاوە بۆ زیندانی ئەو شارە ڕاگوێزرا. خۆپیشاندانی خەڵکی بەلوچ دژ بە ڕەژیم لە زاهدان. ڕۆژی هەینی 17 خەرمانان خەڵکی ئازادیخوازی بەلوچ بە پێڕەواڵی هەر هەفتە پاش نوێژی هەینی ڕژانە سەر شەقام و دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. بە پێوێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە خۆپیشاندەرانی بەلوچ بە بەدەستەوەگرتنی پلاکارد دروشمەکانی باوکت کوشت تۆی نەفرەتت چاند و باوک مردوو کەی ئاشتی دەکاتیان بەرز کردەوە. ناڕازیان هەروەها خوازیاری ئازادی تەواوی بەندکراوانی سیاسی و سزادانی تاوانبارانی کۆمەڵکۆشکردنی خەڵک بوون. نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئاواتی گیانبەختکردووان لە چەند شاری ئێران. ڕۆژی هەینی 17 خەرمانان بنەماڵەی دادخوازان لەسەر مەزاری گیانبەختکردوانی شەڕەشی ژینا کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. بە پێی راپۆرسەکان بنەماڵەی دادخوازان و کۆمەڵێک لە خەڵکی ئازادیخواز بە کۆبوونەوە لەسەر مەزاری گیانبەختکردوانی شۆڕەشی ژینا لە شارەکانی سنا، تاران،
کەرەج، گۆرگان، ڕەشت، ئیسفەهان و ئیزا وێڕای ڕێزلێنان لە فیزاکاریەکانیان بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پڕ لە شانازیان بن. لە شاری سنەم مەزاری ڕامین فاتحی، سارینا ساعیدی و پەیمان مەنبەری گوڵبارانکرا و لە شارەکانی تاران، ڕەشت و ئیزا ئازادی خوازان لەسەر مەزاری حەمید ڕەزا ڕۆحی، بێهنام لایەقپوور و میلاد سەعیدیانجوو کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ هاوسەکانیان نوێ کردەوە. هێرشی گەشتی ئەرشاد بۆ سەر ژنانی دژبەری حەجابی ئەجباری لە گۆرگان. ڕۆژی هەینی حەفزەی خەرمانان گەشتی ئەرشادی گۆرگان هێرشیان کردە سەر ژنانی دژبەری حەجابی ئەجباری و چەند کەسیان بریندار کرد. بە پێوە وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، هێزەکانی گەشتی ئەرشادی گۆرگان بە شێوەیەکی وەحشیانە هێرش دەکەنە سەر ژنانی دژبەری حەجابی ئەجباری و بە لێدان و شکنجە هەوڵی دەست بەسەرکردنیان ئەدەن. ناڕزایەتی خەڵکی تۆرۆغڕوودی نەتەنز لە ئاستە ناوبردنی ژینگە. ڕۆژی پێنجشەممە 16 خەرمانان کۆمەڵێک لە دانیشتوانی شارستانی نەتەنز و گوندەکانی دۆروبەری تۆرۆغڕوود لە ناڕزایەتی بە شالاکی معدەنەکانی ناوچەکە خۆپیشاندانیان کرد. بە پێڕاپۆرسەکان خەڵکی ناوچەکە دەڵێن بەهۆی لێزانی دەیان معدەن زەمینە کشتتوکاڵیەکانیان تووشی کەماوی وشکبوون بوونەتەوە، هەروەها ئاوەڕۆی ئەسیدی معدەنەکانیش کاریگەری لەسەر بەرهەمە کشتتوکاڵیەکان و تەندروستی خەڵک داناوە و خوازیاری داخرانی معدەنەکان بوون. توشبوونی نزیک بە 15 ملیۆن منداڵی ئێرانی بە کەمخۆراکی. بەپێی راپۆرتی وەزارەتی ڕەفاه، تەعاون و کاروباری کۆمەڵایەتی ئێران 14 ملیۆن و 500 هەزار منداڵ لە ئێران تووشی کەمخۆراکی بوون و ئەگەر چارەسەر نەکرێت دەیان کێشە کۆمەڵایەتی لێکەوێتەوە. سەید هادی موسەوینیک بەڕێوەبەری توێژینەوەکانی وەزارەتی ڕەفاه، تەعاون و کاروباری کۆمەڵایەتی ڕاگەیاند گرانی پێداویستیەکانی خۆراک، چوونە سەرەوەی ئاماری هەژاری و بێکاری، هەروەها نزیک بوونەوە بە کاتی کرانەوەی قوتابخانەکان نیگەرانیەکانی زۆرتر کردووە. بە وتەی ئەو بەرپرسەی ڕژیم لە ئێستادا 14 ملیۆن و 500 هەزار منداڵی ئێرانی تووشی کەمخۆراکین و لەو ڕێژەیە 10 ملیۆن کەسیان تەمەنژێر 12 ساڵن. ناوبراو هەروەها وتی 57% جەمعیەتی ئێران تووشی کەمخۆراکی بوون و ئەمە قەیرانێکی مرۆییە کە بەرپرسانی ڕژیم بایەخی پێ نادەن. دووە هەواڵ درێژەی خۆپیشاندانەکانی دژ بە بەشار ئەساد لە سووریا. ڕۆژی هەینی حەفزەی خەرمانان خەڵکی ناڕازی باشووری سووریا بۆ جارێکی دیکە دژ بە ڕژیمی بەشار ئەساد ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. ماوەی 2 هەفتەیە دانیشتوانی شارەکانی سویدا، دەرعا و دۆروبەری دەمەشق لە ئازگرانی، هەڵاوسان، نەبوونی خزمەتگوزاری وەکو ئاو، بەرق و سوتەمەنی ناڕزایەتی دەرئەبڕن و ناڕزایەتیەکان خەریکە بۆ ناوچەکانی دیکەی وڵاتەش تەشەنە ئەکات. خۆپیشاندەران خوازیاری دەست لە کارکێشانەوەی بەشار ئەسەد و چوونە دەرەوەی هێزەکانی کۆماری ئیسلامی و تورکیا لە وڵاتەکەیان بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد بن.